من سواسی نارتی یەکەم کە ئیمڕۆ هاتن سەردانمان ئەکەن بۆی کە ئێمە زیاتر وردەکاری بین لەسەر جۆری ئەو نەخشەی کە ئێستا بە شاخی گۆیژەوەیە هەم نووسینەکەی سلێمانی کە بەنیازین یەکی شەش لە پارکی مەلیک مەحموو مەراسیمێکی بۆ بکەین بۆ کردنەوەی هەردوو ئەو پرۆژە گەورەیە. یەکێک لەو شتانەی کە هەیە مەباسیکەی نووسینەکە کۆنگرێکی ڕۆژنامەوانیمان کرد بۆی کە باسکەین کە چۆنێتی و کلفی تێچوونەکەی چۆن بوو و کڵێشەکەی و حەجم و قیاساتەکەی کە ئەم دوانە دوو ئیشی زۆر ناوازەیە لە هەموو جیهانە هەم بە گەورەی ئەم حەجم و نەخشەیە و نووسینە نییە، ینی یەکێکە لە گەورەترین نووسین و نەخشەکان کە لە جیهانە لە شاری سلێمانی پایتەختی ڕۆشنبیری ئێستا ئەنجاممان ناوە. نووسینەکە حەجمی نووسینەکە بە مەساحەی ڕووبەرەکەی 6620 متر مربعە و نەخشەی کوردستانی گەورە کە ئاڵای کوردستانی تایە ئەویش 10,000 متر مربعە واتە گەورەترین حەجمی قیاساتی نووسینە کە نەخشەیەکە لە جیهانە ئەمە کراوە. ئێستا ئێمە ئامادەکاریەکانمان تەواو کردووە ماوەتەوە سەرەوەی کە نووسینەکەی سلێمانی لیدەکەی بگۆڕین بەسوی چونکە بڕیارمان ناکە لیدەکەی کەوی کە کردومانە و بۆ ڕنگانە وەکوون ڕەنگەکانی ئاڵای کوردستان بۆ تێز بوو و ئێستا لیدەکان خۆشبەخشانە گەشتۆتە سلێمانی لیدە سپێکە و لەم دووسێ ڕۆژەیە لیدە سپێکە دانین و نەخشەکە هەموو لیدەکان بە هەموو ڕەنگەکانەوە دانرێ و ئێستا دامان پۆشیوە سوور و زەرد و سپێکەیمان داپۆشیوە بۆ ڕۆژی ئیفتاحەکە عملی داپۆشینەکەش 5 دقەیە ئەو شەبەکەی سەوزە شەبەکەیکی نایلۆنە داماخسۆ بەسەریە هەموو عملیەکەشی 5 دقەیە لا ئەبرێ ڕۆژی مەراسیمەکە لەکردنەوەی ئەو دوو ئیشەکە کراوە پرۆژێ و ئەم پرۆژەیەش پەیوەندی بە حکوومەتەوە هیچ بجێ حکوومەتی تیانە ئەو لیژنەی ئێمەش لیژنەیەکی خۆبەخشین ئەو بە ماوەی 3 ساڵە خەریکین و خۆبەخشانە ئیژەکەین و هەروەها توانیمانە تا ئێستا 20,000 دار لەو نووسینی سلێمانی و نەخشەکە بڕوێنین کە ئێستا بە سیستەمێکی ئاودێری ئاویین و ئەوە هەموو ئەو پرۆژەیە 4 کەس فەنتی کردووە 4 شخصی سلێمانی کروێتی و ئەو شخصانە لە ڕۆژی ئیفتاحەکە بازەکرێ. ڕووبەرەکەی 10,000 متر مربعواتە دوو ئەوەنەی مەلعەبی یاری دوو گۆڵیە 10,000 و 10,000 متر مربع هەموو نەخشەکە بە لەگەڵ نەخشەکە ئاڵای کوردستانیشی تایە. زۆر باشە. لەلایەن کۆمپانیا وردەکاریەکان ئێمە ئەتوانین ڕۆژی ئیفتاحەکە باسی فەنتەکە ئاگین سەرپەرشتیەکان ئێمە کردومانە خۆبەخشانە سەرپەرشی پرۆژەکەمان کردووە هەردوو پرۆژەکە و کۆمپانیاکانیش کە کردویانە بۆ شاری سلێمانی دیارەیەکیان پێشکەش کردو و هەر کۆمپانیا نییە توان بڵم کەسایەتێکی ناو شاری سلێمانیش. ئەندازیارەکەی من سەرۆکی بۆردەکەم هەم سەرۆکی سەرپەرشتی پرۆژەکەش. زۆر باشە کا کامەران زانیاریەک گەشتۆ لای ئێمە دەوترێت ئەم نەخشەکە بە تایبەتی نووسینەکەنا نەخشەکە کە ئاڵای کوردستانی گەورەیە و ئاڵای کوردستانی لەسەرە لە هەندێک با بڵێن وڵاتەوە ئەو ناڕزاییەک هەیە سەبارەت بە دانانی ئاڵاکە ئێوە وەک سەرۆکی بۆ تا ئێستا هیچ ناڕزایەک نییە هەموو قونسڵەکانی ئێران و تورکیا ئامادەکاری و ئامادەباشیان پێشکەش کردووە و سوپاسیشیان کردوین و ئەم نەخشەیەش لە 2 چواری 2016 تەزدیق کراوە لە کۆنگرێسی ئەمریکی. هیچ ناڕزاییەک نییە و کۆمپانیایەکی تورکیش کە کەمی کوردن کۆمپانیایەکی دەرەجەیەکن لە تورکیا دانیشن ئەوان تەنفیزیە و پرۆژەیەژەکەن. ینی لەو ڕۆژێک کە داتان بۆ تاکرێتەوە کی ئامادە بێت ئامادەکاریەکە ئێمە سەرۆکی فەخری ئەو ئامادەکاریە سەرۆکی فەخری مەراسیمەکەمان خاتوویێرۆ ئیبراهیم ئەحمەیە کە هەم ئەو پێویستین کە دەست پێ بکەین بیدایەتی نووسینی سلێمانیش ڕەزامەندی ئەومان وەرگتووە و ئاڵای کوردستانیش ڕەزامەندی ئەومان وەرگتووە و ئەو سەرۆکی فەخرێکەیەوە لەو باوەڕێیان هەموو کەسایەتیانی کە لە کوردستان هەیە هەمیان بانگێش کرێ بێن. زۆر سوپاس بێوەش.